چاوی نازان بەچی وا لێ کردووە ئەوە ئاوا لێ کردو قەسەم بەخوا نازان بەچی وای لێ کردو باشە دوو ڕۆژ تۆ کەشفەبی بۆ پیاوەکەت یەکێکیان دەربارەی بۆتۆکس و فیلەر من ریسەرچم کردو بە عەرەبی هەنێک لە مفتیەکانی میسر حەڵالیان کردووە بۆ چەند گوێ لە دەنگمە؟ گوێم لە دەنگ کە بەڵێ بەس من نازانم دڵنیانیم ئایا حەرامەیان حەڵاڵە ئەگەر حەرامە لەبەر چی؟ خوشکە بەڕێزەکەم تۆ بۆچی بۆ نمونە ئافرەت لەبەر چی بۆ تۆکس و فیلەرەکات؟ ئافرەت بۆ ئەوەی کە ئەگەر چرچی دەموچاوی زۆر بێ ئەو کورتیانە کەم بکاتەوە ئەنجا من ڕاستەکەی بیرەکەمەوە ئەگەر کورسێک بخوێنی ئەتوانیت بۆ خەڵکی بکەی ئایا ئەگەر حرامە بۆ خەڵک کاتەوە بۆ حرامیشە بێ بیکەی بۆ خەڵکیش زۆر باشە خوشکەکەم تۆ بە تایبەت بۆ مێردەکەتە یعنی لە دەرەوە دەموچاوت داپۆشی یان هەر لە دەریشەوە دەموچاوت ڕوتە دەموچاو لە چکرێ بۆ من بۆ خۆم نمناوێ ڕاستەکەی ئەمەوەی بیکەم بۆ خەڵک زۆر باشە بە نمونەی هێنمەوە ئەو خەڵکەی کەوا ئەیەوێت چلۆچیەکەی داپۆشی و صافی کات تایبەت بۆ پیاوەکەیەتی یا بۆ دەریشێتی ئەو ئارایشدانە بە هیچ شێوازێک دروست نییە ئافرەت دروستە هەموو ئارایشێکی خۆی بات جوانکاری بۆ خۆی بکات باشە برۆ هەڵگرتنی لێ دەرچێت یعنی ئاسایی ئەم ئافرەتە وەکو جوانکاریەک ئەو چرچلۆچیەی چا بکات بۆ مێردی خۆی فقط بۆ مێردی خۆی باشە ئەویش لەسەر ڕەزامەندی مێردەکەی ئەگە مێردەکەی پەڵپ و بیانووی لێگرت وتی تۆ بوویتەتە پیرێژن و بە کەڵک نەماویت وەلحاصڵها بۆ ئەوەی دڵی ئەو ڕاگرێت ئەمما باجی بێ فێلەر و بۆ تۆ کەسکاتە دەموچایە و لچی هەڵتۆقێنێوەکو سۆنە و مراوی بێ لە بازاڕ لچی بادا و لەگەڵ دوکاندارە قسە بکا و لە تێگەی ئەوە بە هیچ شێوازێ دروست نییە و شەرع ڕێگەی پێ نەداوە ئەوە بۆ خۆت ئەگەر بۆ خەڵک بیکەی کات ئەگەر خەڵک بۆ نازانی بۆ خەڵک بۆ چی بەکارێنێ بۆ چی ئیکا چۆن بۆ نازانین خوشکەکەم بۆ نازانین ئێستا پیرێژن لە بەردەسی ئەو دکتۆرانە ڕاکشێ 70 ساڵ تەمەنێتی خەریکی ئەم بۆ تۆکس و فیلەرەیە ئەمە بۆ چێتی ئەمە بۆ چێتی بەڕاستی و پاشان ینی ژن کە شووی کرد ینی کۆمەڵی تایبەتی هەیە لە ماڵەوە نازانم پیا و ینی چۆن ڕێگە ئەدات ئەم ژنە ئەم هەموو سلیکۆنە بکاتە ناو لێویەوە کاکە یعنی نازانم تێناگەم بەڕاستی من لەمە تێناگەم ینی ژنی وا هەیە بە هەموو شێوازێک ینی ئەبێ لە دوورەوە سەیریکەیت هەرەبێ لە دوورەوە سەیریکەیت بتەوێ نەتەوێ ینی پیا و کۆمەڵێ مواسەفاتی ئافرەتی پێ خۆشە بەڵام ئەم مۆدێلات و تەجمیلەی ئیمڕۆ بەڕاستی ژیانی لە زۆر پیا و هەرەسان کردووە لە شەرع ڕێگری ئەو شتانە ناکات ئەگەر بۆ خۆڕازانەوە بۆ مێردی خۆی تایبەت بێ بۆ خۆی ئەمما بڕە لە بازاڕە فەساد بنێتەوە وەڵڵا من باسی گەنجێکیان بۆم کرد یعنی ئەمە حەقیقەتە ڕوویداوە حەقیقەت باشە وتیان ئیتر دەستگیرانی بووە ئیتر ڕۆژی گواستنەوەی چووە لە ساڵۆن دەستی بگری عادەتەن کە ئینسان لە ئەو دینە تێنەگەیشت کە تەقوا و ترسی خوا لە دڵیان نەبوو ئیتر ئەم ئافرەتە هەروەکو ئەوروپیەکانی گوازنەوە ئیتر کە چ بوو دەستی گرتە بوو پێشەوە توی کوا ئەتویان ئەوە خانمەکەتە وەڵاوتوی ئەو نییە یان چۆن ئەو نییە وەڵا ئەو نییە بابە ئەو خێزانی من نییە تیان بابە ئەمە ئەکرێ بە بوو کە کرا بە بووک ئیتر ئەمە شێوازێتر خۆیان وێنێت ئەی قوڕ بەسەر ئاخە قوڕ بەسەر پیاو والله دوو ڕۆژە دڵی لەسەر ئەو ژنە لا ئەچێت قەسەمەن بیللا دڵی لەسەر لا ئەچێت ئێسا کچ کاتێ حەز لە کوڕێکە کە عیلاقەیەکی ناشەرعی دروستەکە بە مەیکەپەوە حەزی لێکات باشە مەیکەپی 6 مانگی بۆ کردووە 6 مانگەم دەموچاوە بشۆریە خۆی بشۆریە نازام هیچی لێ نایە ئەم کوڕە سەیرێکە ئەڵێ ماشەڵڵا ئەم پێستە چەندێ جوانە ئەم دەموچاوە ئەڵی مانگە دوو ڕۆژتر کەیتر هاتە لای ئەم پیاوە درۆکەی کەشفە بێت دەسەکەی کەشفە بێت سەیرەکە ئەمە دەموچاوی ماسکە ئەمە یعنی ئەسڵی ئەم ئافرەتە دەموچاوێکی طبیعی هەیە کونکونە دەموچاوی زیبکەیە دەموچاوی ماڵەیە بەڵام ئێستا ئەم چووە ئەم شتانی بۆ کردووە ئەم برۆیە تا سەر نابێت کاکە تۆ بۆچی وا لە خۆتەکەی بۆیە ئەو ئافرەتانە قەت سەرکەوتوو نابن لە زەواجە هەر ئافرەتێ بێوێ لە زەواجا سەرکەوتوو بێ ئەبێت بڕات دەموچاوی پاک بشۆرێ یعنی لەکەی مکیاجی پێوە نەمێنێت ئاوا بێ لە بەردەم کوڕەکەیدا دابنیشێت بڵێ جوان سەیرم کە ئەمە برۆی منە ئەمە لوتی منە ئەمە دەمی منە
ئەمە هەمووش دەموچاوە طبیعەکەی منە. دوو ڕۆژتر نەڵی وەڵا کەسەیرتم کردوانە بوویت، بەڵام ئێستا خانم نازام لێوی شتێکی تێکا و ئاوای لێ دێوانە نازام زۆر سەیرە نامە چۆن نتوانم قسە بکەن. باشە نینوەکێکی پێوەیە قەسەمەن بیللا هەر نازام چۆن خۆی پاکەکاتەوە، چۆن چێش لێنێت. باشە ئیتر سوراوێکی زۆر بێت تام چاوی نازان بە چی وا لێ کردووە، ئەوە چای ئاوا لێ کردو، قەسەم بەخوا نازان بە چی وای لێ کردو. باشە دوو ڕۆژ تۆ کەشفەبی بۆ پیاوەکەت، کەشفەبی بۆ پیاوەکەت. دوو ڕۆژتر ئەمە تۆ لەسەر حەقیقەتی خۆت نیت، یعنی ئەم قسانە لە دڵەوە بۆتانەکەم. والله ئەو کێشانی دێتە لای ئێمە قەسەمەن بیللا زۆربەی هەرە زۆری ئەوەیە، هۆکارەکەی ئەوەیە. یعنی 3 مانگە شووی کردووە کێشەی لەگەڵ مێردەکەیە هەیە. مێردەکەی ئەڵێ والله مامۆستا ئەمبینی جاران وەکو بوو گوابووی، ئێستا وان نییە. یعنی دێتەوە شەوکە ئەخەوی ئەوە دانێت. باشە کۆمەڵێش یعنی کۆمەڵێشتدا ئەنی کاتە ناو بۆکسێکەوە بەیانیان ئەیکاتەوە خۆی. یعنی چی؟ من لە خزمەتان خوشکەوە ڕێز